پیاوەیە زێدوو تەغاری کردێ تەغا دەکە عەلبەک و دوو قەزناغی بڵێم لای سۆران هەر ڕۆژێ لێکەنەوە 200 تا 300 تەنە تەماتە هەیە بەسکنەمە گوندەمە بێ لە دەور و بەرێمە و گوندەکانی دی خەڵکەشیش ئالانە لەوانە 200 عملای کرێکاری بێتن خەلکی ئەو منتەقەی کە هەریرێ دەور و بەری و ناو هەریرێ و گوندەکان سوودی لێ دەدین مانەوە هەموو خەڵکێک سوودی لەو وەزعی دەدینیتن ئەرێ وەلا لەخۆوە دەلێن بەکەل نایە بەس ئەرێ وەلا بەکەل دێ هەر ئەمە بووین زمانی خۆی معزولمان دەکرد وەلا هەیە عەلانە پێم دەکرێت لەو معزولی عەلانە لە ناوی لێ دەرێن ئەوە زێڕەوە ئاتوسایە لەوی جوانتر و خۆشترە ئەتوشێ دەزانی لە معمەلی لە تورکێدا خۆ کو دەکرێت و ناکرێت بەس خەڵک مەجبورە بکرێتن و چ دەسەلات نییە ئەگەر ناتوان خۆی حکومەت لازمە ئەوە معمەل و کارگاوەشی تەماتەی بەدایان کارگایەوە بکادا خەسار نەبی و خەڵکێک سوودی لێ بدینیتن عەلانە نەفەر بێ ئەمن لۆی لێ دەکەمەوە بەس سندۆقی خۆبینی بە 500 دەیدەمێ سندۆق بە 500 10 کیلۆیە 11 کیلۆیە بە 500 دیناری دەیدەمێ بەس سندۆقی خۆبینیتن لەم شارە دێ بە هەزاران چینی گەنجان تەخەڕوجی پەیمانگا و زانکۆیەکانن هەتا ئێستا بێکارن دانەمەز لە نێ شوێنێک ئەگەر بۆ نمونە ئەو کارگەی ئاوتۆماتەیە ئەو کارگەی دۆشاوە بکرێتەوە بە هەزاران گەنج سوودی لێ ئەبێنێ بە هەزاران کەس شادەی زانکۆی پەیمانگای هەیە ئەتوانێت هەلی کاری ببخسێت لەم کارگەی ئاوتۆماتە کار بکات وەکو ئەوەش ئێستا بە هەزاران تەن تەماتە لەم کوردستانە بە خەساری ڕوات یعنی هیچ ئیسفادەی نییە یعنی چیلۆی تەماتە زۆر دابەزیە هیچ ئیسفادەی بەو کۆمەلگای نیە ئەگەر ئەو کارگەی ئاوتۆماتە بکرێتەوە هەمووەکو جوتیاران ئەتوانن سوود لەو کارگێ بینن هەمووەکو چینی گەنجان بە هەزاران گەنجی ئەتوانی لەم کارگێ دامۆزرێ بژێژانی خۆی پەیدا بکات کۆبنەوەی لە پارێزگار ئەنجام درات ئەو جوتیارانە بانگ هێشکران سەبارەت بەو کێشانەی کە ڕوبڕوێندەوە چەند خاڵێکی گرنگ هاتە پێگەیاندن بۆ ئەوی بتوانین کێشەکان ڕاستەخۆ هەکردن و بە زۆر بە ئاسانی ئەو کێشانەی کە جوتیاران باسییان کرد دوێنێ لە پارێزگار هەورێت کێشەکە ڕاستەوخۆ چارەسەر کرا و ئەمڕۆژ جەنابی وەزیر هەروەکو ڕوون و ئاشکرا لەگەر معمەل کارگەی ئاوی تەماتە کۆبوونەوەیش ئەنجامدا لەگەر نوێنەریوان کە بەڕێزیان ئامادە بوون کە ئیسیعدادێکی زۆر تەواویان وەرگرت بۆ هەموو ڕێو شوێنێک کە بتوانن خزمەتی جوتیار بکەن و ئەو بەربوومەی کە ئێستا لە پێگەیاندندایە بۆیان ساغ بکرێتەوە بەڵێ ئەمە چارەسەرێکی کاتیە ئەمە هەوەکو تازە ئێستا کە 5 دقیقە خلاص دەبێت کۆبوونەوەکە لەگەر کارگەی ئاوی تەماتەی کە نوێنەریوان ئامادە بوون بە ڕێزیان کە هاتن دانیشتن چارەسەرێکی داهەمیشەیمان بۆ دۆزینەوە کە چۆن عەقڵ لەگە جوتیاران بکەین بەربوومەکانیان بۆ بکڕینەوە بۆ ساڵی بۆ ئەوەی بتوانن کارەکانی خۆیان ئەنجام بدەن. طبعا ئێمە وەکو گروپی دابین جەنابی سەرۆکی ئەنجومەنی کاریگەری گروپی دابین و بەڕێز دکتۆر ئاراس حەسومی خان لەگەڵ جەنابی وەزیری کشتتوکاڵ ئێستا لەسەر هەموو پلانەکانی هەم پلانی ئانی و هەم پلانی درێژخانیش گفتوگۆمان کرد و گەیشتینە بڕیاری پێویست کە بە شۆی خوارەوەیە بۆ پلانی ئێستا لیژنەیەک پێک هاتووە هەر لە بەیانی و دەست بەکار دەبێ و لیژنەیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو بەروبوومەی کە ئێستا هەیە لە بازار بتوانین لەگەڵ هاوکاری بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەولێر و کردە کشتتوکاڵەکان بتوانین بە بازاری بکەین ئەو بەروبان لێ بکرینەوە بە شێوەیە گونجاو هەم بۆ ئێمەش گونجاو بێ و کارگەی هەریر و هەمیش بۆ جوتیارەکانمان گونجاو بێت و زەرمەند نەبن و پلانی درێژخانیشمان هەیە کە بۆ ساڵی داهاتوو لیژنەیەک پێک هاتووە تیمێک پێک هاتووە لە ئێستاوە دەست بە ئیشەکانی خۆی دەکات بتوانین بۆ ئەو کێشێکی ئەمساڵ دروست بووە و ساڵی داهاتوو دروست نەبێت کارگەکەی ئێمە ڕۆژانە 100 بۆ 150 تەن تەماتە وەردەگرێت لە قۆناغی یەکەم نەخێناتوانین بەس لە قۆناغی داهاتوو محاولە دەکەین کەەوە بەرهەمی ناوخۆی ئاوی تەماتە دابینین طبعاً ئەمە وەکو چارەسەرێکی سەرەتایی چونکە کارگەکەی ئێمە ئەمڕۆ ناتوانین پێشکەین لەوانەیە پێویستمان بە 15 ڕۆژ دەبێت تا کارەکە بەگەڕدەخێنەوە بەڵام ئێمە سەرڕای ئەوەش وەکو ئامادەسازیەک وەکو هاوکاری بۆ جوتیارەکان وەزارەتی کشتتوکاڵ تەماتەکان لێ وەردەگرین بە سەری ڕۆژ هەتا ئەو کاتێکەوە لە سعی دەرچێت کە توانێمە دەنامێنێت